ئازان لەگەڵتان بەردەوامین و دووبارە ئاستاوتان نەبێت. شاری کەرکووک شارێک کە هەمیشە وەک تابلۆیەکی زیندوی پێکەوە ژیان دەبێنرێت. لە چەند ڕۆژی ڕابردووە لە شاری کەرکووک پەردە لەسەر تا پەیکەرێکی گەورە و بەبەرزی 6 مەتر لادرا کە پەیکەری ڕابەر و سەرکردە سەرۆک مامجەلال بوو کە ئەتوانین بڵین کە مەتەنیا پەیکەرێک نییە، بەڵکو گزارشتێکە لە ڕۆحێکی گەورە لە خەباتێکی مەزن کە سەرۆک مامجەلال ڕابەر و سەرکردە تەواوی ژیانی خۆی تەرخان کردبوو بۆ ئاشتی پێکەوە ژیان و یەکڕێزی تەواوی پێکاتەکان لە عێراقدا و شاری کەرکووک بە تایبەتی و وەکو وەفایەک خەڵکی کەرکووک پەردەیانە سەر پەیکەری سەرۆک مامجەلال لادا و شوێنی دانانی پەیکەری سەرۆک مامجەلال لە دەروازەی شاری کەرکووکدا دانراوە. گفتوگۆ لەسەر ئەم پرۆژە گەورە هونەریە دەکەین لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا سامان ئەبوبەکر پەیکەرساز. مامۆستا گیان سڵاوت دەبێ و بەخێر بێت. سڵاو لە بەڕێزان خۆشویست سواسکەم. پیرۆزبایی دەکەین کە ئەم ماوەیە جگە لە پەیکەرەکەی سەرۆک و سەرکردە سەرۆک مامجەلال چەند پەیکەرێکی تر بەڕێزت کارەتیا کردووە پەردە لەسەر ئەم پەیکەرانش لادرا و پێم بڵێ سەرەتا دروستکردنی پەیکەرێک بە تایبەتی پەیکەری سەرۆک مامجەلال کە بەرپرسیارەتێکی گەورەیە هەستە چۆن بوو کە ئەم بەرپرسیارەتیە گەورەیە بە تۆ بەخشرا؟ بەڵێ بەڕاستی سەرەتا خۆشحاڵم بە ئامادەبوونم لەم کەناڵە جوانەی بەڕێستان. بەڕاستی ئەوە شانازیەکە بۆ من کە من دەستنیشان کرام بەو هەڵسم بەو کارە گەورەیە. بەڕاستی کارێکی زۆر گەورەیە. دروستکردنی پەیکەر هەروە ئاسان نیە بە تایبەت بەو قەبارەیە. من شانازی ئەەکەم بۆ دەستنیشانکردی من بۆ دروستکردنی ئەو پەیکەرە. بەڵێ ئەو پەیکەرە 6 مەتر بوو. دەستنیشانکردنی ئەو قەبارە گەورەیە بە تاکی دەکەیتە سەر ئەو مەساحەیە کە بناغەکەی چەندێکە و پەیکەرەکە چەندێکە خوازێ. دیارە سەرەتا دەبێ دیزانی ئەو پەیکەرە بکەی ئەو شێوازە بە جۆری دانیشتن بێ یا بە پێوە بێ یا لە کاتی ڕۆیشتن بێ یا هەر شێوازێ بێ دیزاین نەکرێ لەگەڵ کەش و هەوای ئەو ناوچێ بکونجێ. بەڵێ من بۆیە ئەو دیزانم هەڵبژارد. دیارە کە ئەوانش منیان هەڵبژاردۆ بۆ دروستکردنی ئەو پەیکەرە. من لە پۆرترێتی بەڕێز مامجەلال زۆریشم کردو. پۆرترێتی بەڕێزانم زۆر کێشاوە. دیارە من زۆر وردم لە ئیشی پۆرترێت و ئیشی پێنتینگە. تەسەورەکەم لەبەر ئەوە زیاتر ئەویشە بە من سپاردراوە. باشە کاتێکی کەم کارکردن لە پەیکەرێکی ئاوایە بۆ ماوەی 5 مانگ کاتێکی زۆر کەمە. چۆن توانرا لە ماوە کەمەیە تەواوی پەیکەرەکە تەواو ئامادە بکرێت و پەردەی لەسەردا بگرێت؟ بەڵێ بە تایبەتی کاتێکە پەیکەرێکی گەورەتر لە حەجمی تەبیعی ئینسانەوە جودێکی زۆرێ بێ. بە تایبەت تۆ سەرەتا دەبێ ئەوە شاسێکی بۆ دروستکەی شاسێکی ئاسن تۆکمە تا ئەو تەپەدورە سناتکەیت. سەرەتا بە شاسێک دروستەکەی دوای شاسێکە بە تەپەدورێ شخصەکە دروستەکەی. قۆناغی دوای تەپەدورەکە بە قوڕ ئەو شێوازە دەرەکەی. قوڕ لەبەرەوەی مادەیەکی بەدەستەوە دێت بۆ مەلامحی بتوانێت زیاتر مەلامحی دروستکەی. ناخۆشترین شت لەو دروستکردنی و پەیکەرەوە بوو سەقفی هۆڵەکە 5 مەتر بوو پەیکەرەکە 6 مەتر بوو. من ئەمتوانی هەتا شانی کەواتە کار کرا کە سەقفی هۆڵەکە 5 مەتر بووە. بەڵێ من ناچارم هەتا شانی دروستکەم لە هۆڵەکە سەری و دەستی بەجیا لە عەرز دروستکەم. دوجار ئەمە کارێکی قورستر نەکرد. بە تاکید زۆر لە ڕووی ئەنتۆنۆمیەوە زۆر قورسترە. چونکە ئەو تەختیتە دەبێت قیاسی بزانی نسبەتی سەری لەگەڵ جسمیە. دەبێت ئەو پیاوانەیە ڕەچاو پیاوانە بکەی لە ڕووی تەشریحەوە. هەڵبەتە من کۆمەڵێک کەسی شارەزاشم هاورد لە نزیکەوەی سەیری مەلامحی بەڕێز مامجەلال بکەن. چونکە تۆ خۆت تەنها خۆت بەس نیت تۆ لەناو لە ژوورێکە لە هۆڵێکە ڕۆژانە لەگەڵ ئەو پەیکەرەیە تۆ ئەژی ڕۆژانە بیانیەوە تا ئێوارە لەگەڵایش پێویست بە هەنێک کەسەیە شەرنی ئەو کەسانە پسپۆر بن یا شێوە کار بن یا هونەرمەندێکی باش بن. جار وایە مناڵێک جار وای نەخێنەوارێک هەنێ تێبینی هەیە تۆ یەکسەر وەرێگری. چونکە دایمەن ڕسم ئەوایە پەیکەر ئەوایە
زۆر جار ڕای هەموو کەسێک وەرەگری بۆ دۆڵەمەندکردنی ئەو پەیکەرە. دەستخۆش مامۆستا چ تەکنیک و ماتریالێک بەکارهەوە لەم پەیکەرەیە چۆن کاری وردەکاری تیاکرا؟ بەڵێ تابان باسی ئەوم کرد کە دوای قوڕەکە تر قۆناغی قالب دێ قالبەکە تابان بەو حەجمە گەورەیە ناکرێ بە تەنیا بکرێ و ستاف مێنا بۆ دروستکردنی قالبەکە. دوجار ناو قالبەکە داڕێژی من ناو قالبەکەم داڕێژ بە بەردی هاڕاو کە مەرمەڕی سناعی پێڵێن مەرمەڕی دەست کرد بە مەرمەڕکردم. دوجار هەموو ئەو قالبانە دوای وەکە گەچەکەشی لەکەیتەوە اینجا ئەیلیکێنی بەیەکەوە ئەو شاسی کە باسم کرد اینجا لەناو وەکو هەر وەکو قەفەس سەدری وەکو ئینسان بە ئاسن ئەیهۆنیتەوە لەناو لە حیمەکەی یەک لە سەر یەک دوای ڕووپۆشەکرێ دوای ماجوونەکرێ و قۆناغی کۆتاییشی پانتینەکردنی ئەوەیە کە ئەو ڕەنگەی کە خۆ دەتەوێ ڕەنگەی چوا بێ بەرگەی سەرما و گەرما و باران و هەموو شتێ بگرێ بەرد ئەو ڕەنگا مژێ بە ئاسانی نایداتەوە بۆی ئەوە ئەخوازێ ڕەنگێکی وا بکەی ئەستور نەبێ بۆی با ئەوە نەڕەنگی بکەیت کە ئەو بەردە بیمژێ لە کاتی باران و خۆر و گەرما بەتاکیت کەرکووک جێوێکی زۆر گەرمیە و خۆڵاویشە ئەو مادانی کە بەکار هاتووە بەرگری لە مانەوەی پێکەرەکە کات کێشەی نییە بەتاکیت مادێ وا کردومە مانەوەی زۆرە بێ بەزیت تەنها ئەگەر بڵێن بمە لەرزە خوانەخواستە یاخۆت شتێکی لە ناکاوە بۆ ئەو بەردی مەرمەڕە کێشەی نییە بۆ ڕووپۆشی پەیکەرەکە بەرگری لەمانەوەی کات بەتاکیت من لە بنی بەردەکەوە بە فەیبەرگلاسەوە دوکاندومە بە ئارمێچەر و شەبەکەیکی ئاسنم بۆ کورد ناوە. زۆر باشە تەواوی پەیکەرەکە ڕووپۆشی سپیکرا بوو ئەمە داواکاری بوو یان پەیامی پشت ئەم ڕەنگکردنی سپیە چییە؟ بەداخەوە ڕەنگی سپی نەبوو ڕەنگی بەردە بەس ئەو نەبلا دکتۆریان لێدا بوو وا لە کاتەکەشی شەو بوو ئەگەرنا لەم ڤیددیویا دیار ڕەنگەکەی چۆنا ڕەنگەکەی ڕێک تێکسەری بەردەم دروست کردووە هەر لە نزیکەوە سێرکێ وازانی بەردە ئەو تێکسەرم کردووە بەس تر لە ئەوە پێشیانم وت ئەو هەموو بلا دکتۆرە پێویست ناکات ڕەنگێکی سپی داوە کەمێک گۆڕی بەڵێ بڵێ ڕەنگەکەی خۆی لە ڕاستیا سپی نیە چ بەشێکی ئەم پەیکەرە زۆر گران بوو زۆر قورس بوو خۆی عادەتەن پەیکەر قۆناغێکی دروستکردنی پەیکەرەکە قورس بوو خۆی بە دەرەجەیەک شێوەی مەلامحی ئەو کەسێت چونکە پۆرترێ دەگەر مەلامحی ئەو کەسە نەبوو چەنێ تۆکمە بوو چەندێ گەورە بوو بە هەر هینێک ناگاتەوە پەیکەرێک کە تۆەتەوێ زەحمەتترین قۆناغی ئەوە بوو ئەو مەلامحی ئەو شخصێتی بەڕێز مام جەلال لە هەموو کارێکی هونەریە لە هەموو پەیکەرێکە کۆمەڵێک هێمای تایبەت هەیە کە پەیامی لە پشتەوەیە هێماکانی پشت یان پەیامەکانی پشت پەیکەرەکەی سەرۆک مام جەلال کە لە دەروازی شاری کەرکووک دانراوە چییە؟ بەتاکیت هەموو کارێکی هونەری تەنانەت تابلۆیەکی واقعیش بە هەمان شێوە هەر فڵچێدانەی دەبێ واتا و دەلالەتی خۆیە بێ دروستکردنی ئەم پەیکەرە من سەرەتا کە وتم دیزاینم کردووە بەدەستی چەپی گۆچانێکی بەدەسەوەی بەو شێوەی کە لە پەیکەرەکە دیارە خۆی نەداوەتە سەریا گزارش لە هێمە لە هەیبەت و کەسایەتیی مەرموق کارزما ئەکا لە کۆنیشە هەر کەسانی خاوەن کارزما و ئەو شخصیت گۆچانیان بەدەسەوە بووە بەو شێوازە لە شێوازی وەستانەکەشی جوڵەیەکی تایە وەکو ڕۆیشتن هەنگاونان ئەوش دەلالەت لەوادا کە بەڕێز مام جەلال هەمیشە کەسێکی چالاک بووە خاوەن بیرۆکەی تازە بووە هەمیشە کەسێکی بە جوڵە بوو لە هەموو ئاسەکانە بەدەستی ڕاستیشی سڵاوی کردووە سڵاو ئەوە هێمایەکە بۆ ئەو پەیوەندیە گشتێ نێودەوڵەتیە و کە هەمیشە لە پەیوەندیە بۆ پەیوەندیەکی زۆر بەرفراوانی هەبووە لە نێودەوڵەتی و لە ناوخۆی عێراقیشە وەک ئاشکرای هەموو ئاگادارین هەتا ئەو لە عێراقا بوو وەزعێکی تر بوو زولفێکی تر بوو بێگومان وەکو هونەرمەندێکی خاوەن ئەزمون چ جیاوازێکەکە لە نێوان ئەم پەیکەرە و یان لە نێوان ئەم پرۆژە هونەریە گەورەیە لەگەڵ تەواوی پرۆژەکانی ترت بەڵێ هەڵبەتە من پێش
نەک پێش هەر لە هەمان کاتە پرۆژەی ترم هەبوو بۆ شاری خانەقین ئەوش پەیکەری بەڕێز جەبار فەرمان بوو بە برۆنز کردبووم ئەوە بەرزایەکەی 3 مەتر بوو لە هەمان ڕۆژە افتتاحکرایتە دیار بوو کاتەکەی وایە خواست لەگەڵ ئەوەی بەڕێز مام جەلال لەگەڵ مۆنومنتێک بۆ شەهید ڕەفیق کە لەو شوێنە دروستم کرد و کە پێش 38 ساڵ لەو گەڕەکەی خۆمان گولەباران کرا هەر لە شوێنی ئەو شوێنی کە گولەباران کرا و مۆنومنتێکم بۆی کرد بە ڕیلیف بە شێوەیەکی بارز بۆیم کرد مەبەست لەم دروستکردنی جیاوازی ئەم پەیکەرە حەزمەکەیەتی بەڕاستی کە زیاد گەورە بوو لە حەزمی خۆی لە هەموو شتێکە تۆ ئاسەنگت بۆ دروستە بێ چونکە گەورەکردن بەو قەبارەیە بە 6 مەتر لە چەند جاری ئینسانی ئاساییەکە لە هەموویە لە دروستکردنی ئارمێچەرەکە لە دروستکردنی قالبەکە لە داڕشتنەکە لە بەستانەوە لە هەڵگرتنی لە گواستنەوە لە هەر هەمووی ئاسانکان زیادەکە زایدەن ئەوەی کە تو ئەو دەموچاوە کوا دەموچاوێکی حەزمی تەبیعی بێ کوا دەموچاوێک چەند جارێک بەقەت دەموچاوی ڕاستەقینە باشە هەموو هونەرمەندێک کە کارێکی هونەریەکە کە پرۆژەیەکە کات بێگومان هەستێکی تایبەتی هەیە و ئەیەوێت ئەم هەستە لە چاوی ئامادەبوانەوە ببینێتەوە ئەم هەستە لە چاوی ئامادەبوانەوە بینیەوە کاتێکە پەردە لەسەر پەیکەری سەرۆک مام جەلال لادرا بەڕاستی هەستێکی زۆر خۆشمانە و هەر لە چاوی خەڵکە لە چاوی بینێرە لە چاوی ئامادەبووان وایان زانی بەڕاستی بەڕێز مام جەلال جنوب بووەتەوە من زۆر دڵخۆش بووم پەردە لادان لەسەر ئەو پەیکەرە بەڕاستی ئەو تەلێفۆن و ئەو کۆنتاکتەی خەڵک دوایەوەکە لەگەڵ مناکردی ئەوەنی کە دڵخۆشی کردم بە تاکید جیاواز لە ئیشەکانی ترم ئیشێکی زۆر دڵخۆشکەر بوو بۆ من دەستخۆش مامۆستاگیان پرۆژەی ئێستایان پرۆژەی داهاتوت هیچ پلانێکی نوێ هەیە؟ بەڵێ من حەزم کرد پێش پرۆژەی داهاتوو من دیارە مۆنومنتێکم کرد بۆ جەلەمۆرد ئەو گوندەی کە تقریبا هەموو دانیشتوانەکەی ئەنفال کرا مۆنومنتێکم بۆ گوندە کرد هەر لەم ساڵە افتتاح کرا و دوایەوە مۆنومنتێکم کرد بۆ شەهیدانی کەرکووک کە کەرکووک ئێمە هەموو زانین خاوەنی زیاتر لە 3000 شەهیدە ئیتر بە ئەنفال و بە عیدام و بە زر و بە هەموو شێوەکان مۆنومنتێکشم بۆەوە کرد مۆنومنتی تازم بەدەستەوەی بەس جارێ لە قۆناغی دیزاینایە جارێ ئاشکرای ناکەن جارێ ئاشکرای ناکەم ئینشەڵا بەم زوانە لە کورسات مەگەزینەوە ئاشکرایەکەین بە تاکید دەستخۆش مامۆستاگیان سپاس بۆ تۆ سپاس بۆ کاتی بێمە بەخشی زۆر خۆشحاڵ سپاس بۆ تۆ